هەرچەندە لۆبیەکانی هاوڕەگەزخوازان و گوشارەکانیان بۆ سەر وڵاتانی خۆرئاوا بە شێوەیەکی تۆقێنەر بەردەوامە، بەڵام دادگای جیهانی مافەکانی مرۆڤ بە پێچەوانەی ئەو شەپۆلەوە بە کۆی دەنگ مافی گرێبەستی خێزانی هاوڕەگەزخوازانی ڕەت کردەوە و ئەوەشی بە دوور لە ڕاستی لە قەڵەمدا کە دژاتی ئەو خواستەیان جیاکاری بێت. بەڵام گوشاری سیاسەتمەدارانی خۆرئاوا بۆ سەپاندنی بەسەر وڵاتانی جیهاندا بەردەوامە. دادگای مافەکانی مرۆڤ لە ستراسبۆرگی فەڕەنسا بە کۆی دەنگی 47 قازی لە 47 وڵاتی ئەنجومەنی ئەوروپا بڕیاریدا بەوەی هاوڕەگەزخوازان مافی پێگەێنانی خێزان و گرێبەستی هاوسەریان نییە. بنەمای بڕیارەکەشی بەستەوە بە چەند بەهایەکی فەلسەفی و زانستی مرۆیی و یاسای سروشت و هەست و زەوقی دروست. بڕیارەکە پشتدەستورە بە مادەکانی 12 ڕێکەوتنامەی مافی مرۆڤی ئەوروپا و مادەکانی حەڤەی کارنامەی سان خۆسێ و 23 بەیاننامەی نێودەوڵەتی تایبەت بە مافە شارستانی و سیاسیەکان. دادگای مافەکانی مرۆڤ ڕای دەگەێنێت نابێ لۆبیەکانی گوشاری هاوڕەگەزخوازان گوشار بخەنە سەر حکومەتەکان بۆ دەرکردنی یاسای شەرعیەتدان بە گرێبەستی خێزانی هاوڕەگەزخوازان. دادگاکە ئەوەش ڕەت دەکاتەوە کە هاوڕەگەزخوازان بە جیاکاری ناو دەبن و دەڵێت وڵاتان ئازادن لەوەدا کە پێناسەی خێزان لەوەدا کورد بکەنەوە کە گرێبەستی خێزانی تەنیا لە نێوان ژن و پیاودایە. لۆبیەکانی هاوڕەگەزخوازان بە جۆرێک گوشاریان لەسەر ناوەندەکانی بڕیاری خۆرئاوا چڕ کردووەتەوە کە سیاسەتمەداران و پارتە سیاسیەکانیان کەوتونەتە کێبڕکەی یەکتر بۆ چەسپاندنی ئەوەی ناویان لێناوە مافی چینێکی کۆمەڵگا. تەنانەت گوشارەکانیان بۆ سەر ئەو وڵاتانەش چڕ کردووەتەوە کە دژی ئەو دیاردەیە دەوەستنەوە. هەنگاریا کە ئەندامی یەکێتی ئەوروپای و ڕێگە نادات بە چالاکی هاوڕەگەزخوازان لەلایەن پەرلەمانی ئەوروپاوە داوای سزادانی کرا بە تۆمەتی ئەوەی ئەو وڵاتە هەنگاو بە هەنگاو مافەکان هەڵدەوەشێنێتەوە. هەر بۆیە ڤیکتۆر ئۆربانی سەرۆگۆزیرانی ئەو وڵاتە ڕایگەیاند سیاسەتی بەڕێوەبردننی خوێندنگاکان بابەتێکی پەیوەستە بە وڵاتەکەی نەک بیرۆکراسیەکانی برۆکسل. هەر لەو چوارچەوێدا سەرۆکی پۆڵندا ئەندرێ دۆدا داخوازی مافی هاوڕەگەزخوازانی با ئایدۆلۆژیان ناوبرد کە زۆر زیاتر لە پەتای کۆمۆنیستی ژیان وێران دەکات. گوشارەکان بەڕادەیەکن کە پاپای ڤاتیکان بۆ چوونی خۆی بەو شێوەیە ڕاگەیاند کە پێویستە مافی گرێبەستی هاوسەرگیری شارستانی بدرێتە هاوڕەگەزخوازان. بەڵام ناوبرا و پشت بە هەڵوێستی کۆڕی بیر و بڕوای ڤاتیکان دەبەستێت و دەسەڵاتی پیرۆزبایی گرێبەستی هاوڕەگەزخوازانی نییە. سەرەتای ئەم ساڵ لە کاتێکدا بایفی ڕاسانین وەزیری ناوخۆی پێشووی فینلەندا ئینجیلێکی لە دەستدا بوو بۆ پشتبەستن بە دەقەکانی لە بەردەمی دادگا ڕاوەستا بۆ وەڵامدانەوەی تۆمەتی بڵاوکردنەوەی گوتاری ڕق و کینە لە دژی هاوڕەگەزخوازان. هەموو جیهان وەرزش بە چالاکێکی مرۆیی دوور لە سیاسەت ناو دەبن. بەڵام لەگەڵ بەڕێوەچوونی مۆندیالی قەتەردا وڵاتانی زلهێزی ئەوروپا گوشاریان لەسەر ئەو وڵاتە بۆ ڕێگەدان بە چالاکی هاوڕەگەزخوازان چڕ کردەوە. وەرزشیان کردە گۆڕەپانێکی سیاسی بۆ دژایەتی بنەما و بەهای کۆمەڵگەی ئیسلامی.